کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵگەیەکی پزیشکی خێرخوازی قازانجنەویستە و یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە 11/2/2017 بۆ یەکەم جار بە ڕووی چارەخوازاندا کراوەتەوە. ڕۆژانە بە دووکاتی جیاواز لە کاتژمێر 2 پاژنیۆڕۆ بۆ 11 شەو کراوەتەوە. من بەنان حەسەن لە دەرمانخانەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین بۆ ماوەی 5 ساڵە لێرە کارەکەم. پیرۆزبایی لە خۆم و لە سەرجەم کارمەندانی کۆمەڵگەکەمان لەگەڵ پزیشکە بەڕێزەکانمانەکەم کە یادی 7 ساڵی دامەزراندنی کۆمەڵگەکەمانە. لە ماوەی ئەم 7 ساڵەدا کۆمەڵگەی پزیشکی بەخشین بە تایبەت بەشی دەرمانخانە هەوڵی داوە کە دەرمانەکانمان بە سعرێکی گونجاو و کوالیتێکی زۆر بەرز و باش بێت. هیوادارین ئینشاءالله کە مای ڕەزامەندی خوای گەورە اینجا خەڵکی پارێزگای هەڵەبجەی شەهید بێت. لەم بەشانەی خوارەوە پێک دێت دەرمانخانە، تاقیگا، بەشی ددان، بەشی پێست و لەیزەر، بەشی پەرستاری، بەشی چارەسەری سروشتی، بەشی تیشک، سۆنار، بەشی چاویلکەسازی، هێڵکاری دەمار. من ناوم دکتۆرە ئایار عومەر عەلیە، پسپۆڕی نەخۆشیەکانی جونگە و ڕوماتیزمە. ماوەی 7 ساڵە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین کارم کردووە. لە ساڵیادی دامەزراندنی کۆمەڵگەکەمانە پیرۆزبایی لە خۆم و لە هەموو کارمەندانی نەخۆشخانەی بەخشینەکە. بەڕاستی کردنەوەی نەخۆشخانەی بەخشین وەکو زەڕورەتێکی ئەو کاتی ئەم دەڤەرە بوو، چونکە لەم دەڤەرەیە هیچ کۆمەڵگەیەک نەبوو کە بتوانێت ئاوها کۆکردنەوەیەکی پزیشکی بێ و هەموو توانای فەحسکردن و ئەو هەمووی کۆکاتەوە لە یەک شوێنە کە ببێتە هۆی ئەوەی کە ئاسانکاریەک بۆ هاوڵاتان دروست بکە. ڕاستی ئەم کۆمەڵگەیە ئەو کاتێککە کرایەوە خزمەتێکی بەرچاوی بەم دەڤەرە گرتو هەتا ئێستاش بەردەوامە بەبێ جیاوازی خزمەتی هەموو چین و توێژێکی کردووە. ڕاستیەکەی ئەوانەی کە سەردانی ئەم کۆمەڵگەیە ئەکەن زۆربەیان چینی فەقیر و هەژارن، چونکە لەبەرەوەی کە نرخەکان لە چاو بازاڕە هەرزانترە و خزمەتکاریەکان زیاترە، لەبەرەوە خەڵک زۆر زیاتر ڕواکاتە ئێمە. هیوادارم ئەوەی کە کردبێتمان جێگەی ڕەزامەندی خەڵک بوو بێ و بتوانین لەمە و دوای خزمەتی زیاتر بە خەڵک بگەێنی. ڕاستی ئەوە ئاواتی هەموو تاکێکی ئەم دەڤەرەیە، چونکە کۆمەڵگەیەک لە بچووکیە ئەمەنە خزمەتی کردبێت کە ببێتە نەخۆشخانە تاکید خزمەتێکی بەرچاوتر ئەکات. ئەوە شتێکی زۆر باشە و بەڕای من نەکەر من هەموو کەسێک ئەوەی زۆر زۆر پێخۆشە. من دکتۆرە پەیمان ئەحمەد کێخە، پسپۆڕی نەخۆشیەکانی پێسم. ماوەی تقریباً 3 ساڵ ئەبێت لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری هەڵەبجە کارەکەم. بە خۆشحاڵیەوە ئەم کۆمەڵگەیە ئەوەی پێویست بێت لە ئامێر لە پێداویستە پزیشکەکانی تایبەت بە بەشەکەی ئێمە پێست و لێزەر و جوانکاری پێست دابینیان کردووە. ئەتوان بڵێم یەکێکە لەو شوێنانەی کە لەسەر ئاستی هەڵەبجەیە ئەگەر یەکەم نەبێ دووەم نییە لە دابینکردنی پێداویستەکان و لە خزمەت گوزاریەکانی تایبەت بە بەشەکەی خۆم قسە بکەم. ئەوەی پێویست بێت و لە توانامانە بوو بێت لە ماوەی ئەم چەند ساڵی کارکردنمانە توانیمانە بیکەین. بێگومان بەخشین خۆی لە چاو شوێنەکانی ترا دەتوانین بڵێن نرخەکانی زۆر کەمترە بە کواڵیتێکی باش و بە سەرێکی کەمتر. بێگومان خەڵک ئەوە ئەتوانێت و پرسیارش لە خەڵک بکەی کە تا چەندێک سوود لێ، بەڵام بەپی ئەوەی کە ڕۆژانە سەردانمانەکەن دایمەن دەستخۆشیمان لێەکەن و یای دیارەکە خەڵک لەو شتە ڕازیە. ئەوە هیوای ئێمەیە و پێشتریش باسمان لێ کردو و داوامان کردو ئەگە بکرێ مادەم کە ئەم چەند ساڵە توانێتی خزمەتێکی بەرچاوی هەبێ و خەڵک بەو شێوە لێ ڕازی بێ بکرێ بە خەستەخانە گەورەتر بکرێ بەشی زیاتری تیا بکرێتەوە. یعنی ئەوە خەونی ئێمەشە ئینشاڵڵا. کلینیکا پسپۆڕیەکانی بەخشین، نەشتەرگەری گشتی، منداڵان و تازە لەدایک بووان، قورگ و گوێولود، گورچیلە و میزەڕۆ، پزیشکی دەرونی، هەناوی و دڵ، مشک و دەمار، ژنان و منداڵبوون، پێست و لێزەر، پزیشکی نەخۆشیەکانی چاو، جونگە و ڕۆماتیزم، ئێسک و شکاوی، خۆراک و گەشە.
من کەناوم کەژاڵ ئەحمەدە ماوەی حوت ساڵە لە بەخشین کارمەندم حوت ساڵە خزمەتەکەم لێرە سوپاس بەخوا خزمەتێکی باشی ناوچەکەمان کردو بە تایبەتی شاری هەڵەبجە بەبێ جیاوازی سوپاس بەخوا کارمەندەکانمان هەر هەمووی کەسی چاک و بەڕێزن یارمەتی نەخۆشمانەوە ئەوی کە لە تواناماندا هەبوو بێ کردومانە و هیواخوازم کە ئەم خەسخانە ئەم کۆمەڵگەیە گەورە بکرێ باشتر بکرێ بۆی کەسی باشتر کەسی تریش هەم سونبەند بێ وەکو ئێمە هەم دابمەزرێ لەم شوێنانەدا و بۆ خەڵکی شارەکەش ئیسفادی زیاتر ئەبێت هەر لە ڕووی مادی و هەم لە ڕووی ئیمعنەویەوە و یادی دامەزراندنی کۆمەڵگەی پزیشکی بەخشین پیرۆز دەکەم. من وەکو پێم وتی لەوەتی چکە لە یەکەم ڕۆژی بەخشینەوە لێرە ئەوەندەی کە بینی بێت و کە لە تواناماندا هەبێ بە هەموو شێوازێک لە شێوازەکان یارمەتی نەخۆشمانەوە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە زۆر نەخۆش هەبووە کە توانای نەبووە ئیدارە کێشەکەی بۆ حەل کردو یاخود ئیدارە یارمەتیاوە هەم کارمەندەکانیشمان تەنانەت دکتۆرەکانیشمان زۆر جار ئەو ڕێگەیان پیاوین نەخۆش یەک توانای نەبوو کەم دەسەڵاتی نەبوو هاوکاری بکەن لە ڕووی مەسەڵەن تەنانەت وەسڵ بڕینیشەوە لە ڕووی ئیمەسەنە عیلاج وەرگرتنەوە سوپاس بەخوا دکتۆرەکانیش هەر بە هەمان شێوە یارمەتی نەخۆشەکانیانەوە لە بەروی کە ئەوانش لێرە کار ئەکەن و ئیسفادیان بە نەخۆشەکان و بە خەڵکی شارەکە گەیاندووە. بەناوی خۆی گەورە میرەبان من بوشرا کەمال بەرپرسی بەشی ڕاگەاندن لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ماوەی 3 ساڵ زیاترە بێ کە لەم کۆمەڵگەیە وەکو کارمەند وەرگیراوم مەراحلی زۆرمان تەپەڕاندووە هەتا وەکو گەشتومەتە ئەم پلەیە بە بۆنەی حوتەمین ساڵ یادی کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەمەوێ پیرۆزبایی لە سەرجەم کارمەندانی کۆمەڵگا لە خۆمان لە هەموو چارەخوازانی کۆمەڵگەکەمان بکەین. بەڕاستی تەنها شتێک کە من ئەمەوێ لێرە ئاماژەی پێ بکەم ئەو ڕۆحیەتی تیم و بەیەکەوە ئیشکردن و هاوکاریکردنەیە کە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشینە هەیە کە بڕوان ناکەم لە هیچ دام و دەستگایەکی تری حکوومەت هیچ کەرتێکی تری ئەهلی و تایبەت بوونی هەبێ. ئەوەی کە من هەست دەکەم ئەو ئیشەی کە ئیکەم ئیشی هاوکارەکەشمە ئیشی هاوکارەکەشم هەمان ئیشی منە بەیەکەوە هەوڵمانداوە کە شتێکی جوان پێشکەش بە هاوڵاتیان بکەین کەیتە ناو ئەم کۆمەڵگەیە بەڕاستی هەست دەکەی کە ڕۆحێتی بەرەو پێشچوون هەیە ڕۆحێتی سەرکەوتن هەیە و ئیشەڵڵا لە داهاتووە ئێمە مانوو نابین شەونخونی ئەکەین هەوڵ ئەدەین کە بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیان و چارەخوازانی کۆمەڵگەکەمان بکەین. بەناوی خوای گەورە من شیروان محەممەد کارمەند لە نەخۆشخانەی بەخشین پێشەکی بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەین پیرۆزبایی حوتەمی ساڵیادی دامەزراندنی کۆمەڵگەی پزیشکی بەخشینەکەین لە شاری هەڵەبجە. پاس بۆ خوای گەورە بە هەوڵ و جوودی توانای پزیشکە بەڕێزەکان و کارمەندە بەڕێزەکان و بەڕێوەبەر و کارگێڕی نەخۆشخانەکەمان توانیمانە بەبێت جیاوازی خزمەتێکی بەرچاو بە خەڵکی شاری هەڵەبجە و دەوروبەری بکەین. بەناوی خوای گەورە و میهرەبان من محەدی محەممەد عارف بەڕێوەری کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجەی شەید. ئەمڕۆ بۆ من ڕۆژێکی تایبەتە کە شەرەفی ئەوم پێ بەخشراوە بتوانم لەگەڵ هاوڕێیان و هاوپیشانم و بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین یەکەمین و گەورەترین کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە پارێزگای هەڵەبجە بکەینەوە. ئێمە لە کاتێکە دەستمان پێکرد کە باری ژیان زۆر ناڕوون بوو و هەروەها باری ئابوووریەکی خراپ ڕووی لە کوردستان و هەرێمی کوردستان و پارێزگای هەڵەبجە کردبوو بۆیە لە 11 بێگوێدانە هەر هەموو بربەستەکان توانیمان یەکەمین کۆمەڵگەی پزیشکی لە سنوورەکەدا بکەینەوە. تەنها لە ساڵی 2023 207,470 چارەخواز سەردانی کۆمەڵگەیان کردووە بۆ چارەسەر. زیاتر لە 80 کارمەند خزمەت دەکەن لە باشە جیاوازەکانی کۆمەڵگا لەگەڵ بوونی زیاتر لە 15 پزیشکیە پسپۆریا جیاوازەکان. چۆن لە ڕابردوودا ئێمە توانیمانە بەبێ وشان و بەبێ دابڕان خزمەت بە
پارێزگای هەڵەبجە و دەوروبەری بکەین پشتیوان بەخوای گەورە و بە هاوکاری دەستگای بەخشین و هەموو لایەنەکان ئەتوانی لە داهاتوودا خزمەتی باشتر و چاکتریش بکەن هەر چاوەڕێ ئەوەشمان لێ بکەن. سپاس و پێزانینی تایبەتمان بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە هەمیشە و هەردەم هاوکارێکی باشمان بووە. سپاس بۆ هەموو ئەو لایەن و کەسایەتیانەی کە هاوکارمان بوون لەکردنەوەی ئەم کۆمەڵگەیە. سپاس بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی کە هەمیشە و هەردەم هاوکارێکی باشمان بووە لە سەرکەوتنی ئەم پرۆژەیە. جارێکی کە ساڵیادی کردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەموو لایەک پیرۆز بێت.